دەڤەری سۆران بە هەر چوار قەزاکەیەوە یەکێکە لە ناوچە گەشتیاریە گرنگەکان لە سەراستی هەرێمی کوردستان و بە تایبەتی لە سەراستی پارێزگای هەولێر. بەپێی ئامارەکان لە ساڵی 2019 ژمارەیەکی زۆری گەشتیار سەردانی دەڤەرەکەیان کردووە. بەپێی ئاماری گەشت و گوزاری سۆران 100,000 گەشتیار لە ناوچە گەشتیاریەکان ماونەتەوە و ئەوانەی تەنها سەردانی ناوچەکەشیان کردووە 1 ملیۆن گەشتیار بووە. سەبارەت بە گەشتیاران و هەروە سەردانیکەرانی کە لە ماوەی ساڵی ڕابرد و ساڵی 2019 هاتوونەتە دەڤەری سۆران بە شێوێکی گشتی و بە قەزاکانی سۆران ڕەوان دەزمێرگە سۆر چۆمان بە تەقریبەی 1 ملیۆن سەردانیکەر هاتوتە ناوچەکە و لە نێوانیا 100,000 گەشتیار لە شوێنەکانی حەوانەوە تقریبا ماوەتەوە. جوانی سروشتی ناوچەکە و بوونی ئاو و ڕووبار و تافگە و بارینی بەفرێکی زۆر لە زستانان وای کردووە لە هەر چوار وەرزی ساڵ گەشتیاران ڕوو بکەنە دەڤەری سۆران بۆ گەشت و گوزار. سەرڕایبوونی سروشتێکی جوان لە سنوورەکە وەکو پێویست لەلایەن حکوومەت و لایەنی پەیوەندیدار نەتوانراوە لە ڕووی خزمەت گوزاریەوە کاری بۆ بکرێت، بە تایبەتی لە ڕووی ڕێگاوبانەوە تاوەکو ئێستاش ڕێگاکانی بۆ ساڵانی هەشتاکان دەگەڕێنەوە. وەکو گەشتیار زیاتر ڕێگەی هاتوچوو گواستنەوە خاستن بۆ تەلەبە یان هاوکاریکردنی تەلەبەکان بەس جدی ئێستا ئێمە 2 سەعاتە وەستاین لەسەری تەلەفریکا بەس بۆی بێنە سەرم شاخچکە زۆربەمان ئێرەمان نەدینیوە خۆم یەکەم جارم بەبێمە ئێرە بەجددی زۆر قەرباڵقێکی زۆرە بەڵام سەرڕای ئەوەش جەوێکی زۆر خۆشیە و بەسدی ئەو چاوەڕوانە ئەومان لێ کرد کە ئەو جەوە بهێنێ یعنی و ئیلاشی کە بەدەستیەوە ناڵانمان لە سلێمانی و تا ئێرە بەسدی زۆر زەحمەت بوو 5 ساعتمان پێش و تاگەشتی نێرە بەسدی هێنێتەوەی سپاس بەخۆمە شوێنی زۆر جوان و زۆر شاهانەوانەیە بەڵام گرنگێکی ئەوتوی پێ نادرێت هەنە شوێنوانەیە ئەسڵان خەڵک ناویشینەویستەوە نەخوازەکە ڕۆشت بێ سەردانیشی کردو. بەڕاستی زستان ئەوەیە خۆشیەکەیەوەدا کە بەفرشی زۆر دەباری کە تام خۆشتام و لەسەر زستانەکەی تەنها لە بەفرەکەیدایە چکە هایان بەڕاستی جەو گەرمە دەتوانین بچین سەید مەڵەوانی بچین مەزبەحە بەڵام زستان بەفرش زۆر خۆشی دەبارێت زۆر سارد و خۆش دەبینین. دەڤەری سۆران 180 ناوچە گەشتیاریەکانی پارێزگای هەولێر پێک دەهێنێت و جگە لە گەشتیاری ناوخۆی هەرێمی کوردستان گەشتیارێکی زۆری خوار و ناوەڕاستی عێراق سەردانی دەڤەرەکە دەکەن. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.